لە ڕۆژانی جەژنی ڕەمەزان کارمەندانی بەرگری شارستانی لە خزمەتکردنی هاوڵاتیان بێگوێدانە ماندوو بوون لە ئەرکدان. ئەگەرچی هاوڵاتیان لە ماڵەکانیان مەونەتەوە بە بڕیاری بەرپرسانی پارێزگای سلێمانی بۆ پارێزگاریکردنیان لە ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام تیمەکانی بەرگری شارستانی کوچە و کۆڵانەکان پاکش دەکەنەوە بۆ بەرگریکردن لەو ڤایرۆسە. بۆی هاتنی جژنی ڕەمەزانی پیرۆزە سەرجەم تیمەکانی ئێمە لە ناو مەڵبەندی شاری سلێمانیە لە ناو سنتەری شاری سلێمانیە کە تیمەکە سەرجەمیان لەو شوێنانە بە شێوەیەکی مەیدانی دانراون کە ئەگەری دروستبوونی قەڵەباڵغیەوە تا لەسەر شەقامە گشتەکانان و لە دەروی شارەکانیش لە سەیرانگاکان سەرجەم تیمەکانی ئێمە بوونیان هەیە ئەوەی کە لە سنووری دەسەڵاتی ئیدارەی بەڕێوەبەراتیمان بێ و هەروەها هەر لە بە درێژایی هاتنیان پەتای کۆرۆنا بۆ کوردستان بەگشتی سلێمانی بەتایبەتی تیمی بەڕێوەبەراتیمان سەرجەم شار و شارۆچکەکانی پاگەش کردێتەوە بە دەرمانی ڤێرگۆن و لە ئەم هەڵمەتە هەر بەردەوام بوو لە هەموو ڕۆژەکانی ڕەمەزانی ژار لە دوای داخستنی بازارەوە و ئەم هەڵمەتە ژەر بەردەوامە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانەوە بەردەوام بوو و لە ئێستاشدا هەر بەردەوامین. زیاتر ناو سنتەری شاری سلێمانی سەرجەمیان پاگەش کراوەتەوە. ئەمەش سەرفەرمانی بەڕێز بەرەوەبەر بوو بە دەرفەتێکی زانی لە بەرەوەی خۆتەزان لە ئێستادا لۆدێکی کەم لەسەر بازارەوە کەس بە دەرەوە نییە بە دەرفەتێکمان زانی بۆەوەی کە سوودی زیاتر بە هاوڵاتیان بین. ئاماژمان لەم هەڵمەتەوە بۆی کە کەمترین زیان بەر هاوڵاتیان بکەوێت. هاوکات پێدانی کارەبا بە هاوڵاتیان و خەڵک لە ماوەی سێ ڕۆژەی جەژندا بەردەوام بوو. ئەمەش ئەو خواستەی هاوڵاتیانی بەدیهێنا کە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەوە بوون و قەدەغەی هاتوچۆ جێبەجێکرا. ئەرکەکانی کۆنتڕۆڵی کارەبای سلێمانی لە ڕۆژانی جەژن بێ ڕۆژانی ئاسایی بێت گۆڕانکاریەکی زۆر گەورەی بەسەر نایە، دەگەرێکمان زیاتر نەکا کەم ناکە. دەوامی بەڕێوەبەراتی کۆنتڕۆڵ و کارەبای سلێمانی دوو هۆبەمانەی هۆبەکانمان ێشەگرن مناڵۆ بێن 24 سەعات لە ئەرکدان هۆبەی ئیشپێکردن لەگەڵ هۆبەی سکاڵا. لە هۆبەی ئیشپێکردن بەرنامەیەکی کارەبا دانراوە بەپێ ئەو بەرنامە ئێمە ئەو بڕ مێگاواڵتی کە لە کۆنتڕۆڵی ناوەندی هەرێمە ڕاستەمان دەکرێت بەپێ ئەو بەرنامە بەسەر ویزگەکانە دابەشەکەین و ئەو بڕ مێگاواڵتی کە هەبێت بە شێوەیەکی دادپەروەریانە دابەشەکرێ بەسەر فیدرەکان و هاوڵاتیانە. دیارە لە ڕۆژانی جەژنیش بە حکومەوەی کە هاوڵاتیان ئێستا لەم جەژنەدا بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە کەرەنتینە کراون، خەڵک ناتوانێت بێتە دەرەوە، زیاتر زەڕورەتیان بە کارەبا و بەبوونی کارەبا هەیە. ئەلبەتە ئەمە بەدەر نییە لەوەی کە کێشەش ڕوئەدا لە سیستەمەکە. ئەم ڕوودانی هەر کێشەیەک کۆمەڵێک خەڵک پێوەی سەرقاڵن بۆ چارەسەرکردنی بۆی لە کەمترین ماوە چارەسەر بکرێ هاوڵاتیان هەست بە نەبوونی کارەبانەکەن. جێ خۆیەتی لەم کاتا ئێمە بەتەنیا بەس باسی بەڕێوەبەراتی کۆنتڕۆڵ نەکەین. ئێمە لە کارەبای سلێمانی زیاتر لە 70 ویزگەی دابشکردن لەگەڵ ئێمە کۆنتاکتیان هەیە لە ڕێگەی ئامێرەکانی VHF و تەلەفۆنەوە کە لەگەڵ ئێمان وەکو ئێمە لە دەوامان 24 سەعات دەوامەکەن. ئەگەر ئەوان لە دەوام نەبن هاوکارمان نەبن دیاریشی ئێمەش ناڕای هاوڵاتیانیش ناتوانن لە سوود بن لە کارەبا. غەیری ئەوە هۆبەکانی چاکسازی بەشەکانی چاکسازی لە چاکسازی هەڵەکان، چاکسازی ویزگەکان، چاکسازی دابشکردن ئەمانە بەردەوام 24 سەعات هاوشانی کۆنتڕۆڵەکان لە ئەرکدان لە فەرماندان هەر خەلەلێک لە گەڕەکەکان ڕووبا لە سەر لاینی گواستنەوەکان ڕووبات ئەمان لە کەمترین ماوەدا لە ڕێی کۆنتڕۆڵ ئاگادارەکرێنەوە ئەچن بۆی چارەسەریەکەن و نایەڵن هاوڵاتیان هەست بە نەبوونی کارەبا بکەن. کارمەندانی بەرگری شارستانی و فەرمانبەرانی کارەبا وەک ئێمە پێیان دەڵێن سەربازەونەکانی خزمەت ئەرک و ڕۆڵیان مرۆڤ دۆستانە و نیشتیمانیانەیە. محەممەد حسەین، گەلی کوردستان، سلێمانی.